بۆ عاشقانی دەنگی هونەرمەندی کۆچکردوو حەسەن زیرەک ئێستا کتێبێک چاپ کراوە کە ئەم کتێبە بابەتی دەگمەنی تایە ئەگەر هاوکار بێتە پێشەوە لەم کتێبە کاتێک کەیکیتەوە هەم تێکستی گۆرانەکەی تایە هەم نۆتەکەی تایە نۆتەی موزیکەی تایە هەم بارکۆدێکیشی تێدایە کە توانای نەڕێگەی و بارکۆدەوە گوێ لە گۆرانەکە بگری دێر کاک ڕەوفی لێ کاک ڕەوف بیرۆکەی ئەم کارە چۆن بوو واتان کرد کە بەم شێوازە کاتێک کەسێک ئەم کتێبە کاتەوە گوێ لە گۆرانەکەش بگرێت لەگەڵیان بەخێر هاتنتان دەکەین ئێمە ئەم کتێبە بە هاوکاری ناوەندی انتشاراتی ڕۆژ و فەرهەنگ 4-5 ساڵەوە پێش بوو کە دەستمان کرد بە ئامادەکاری بۆ ئەم کارە 5 ساڵی خایان کە ئەم کارەمان دەست پێ کردووە و ئامادەمان کردووە حەزمانە کرد کە کەسێک کتێبەکە ئەخوێنێتەوە کە نووسینەکە لە بەردەستایە دەنگەکەیژی گوێ لێ بگرێت یعنی دەنگی مامۆستای کە هەر گۆرانیک ئەکاتەوە کە کتێبەکە ئەکاتەوە دەنگەکەیژی لەگەڵ یابێت نۆتیژمان بۆ نووسیوە ئەم کارە بە رادیۆ کەرماش دانیشان سکام بکەین لەو بارکۆدانە زانین ئەمە هەموو گۆرانیەکان زۆری نەویستا بە دوایەگەڕان هەموو گۆرانیەکانیەتی هەمووی تایە هەموو گۆرانیەکانیەتە گۆرانەکانی هەمووی تێدایە و وەکو قومری بە ئسکەنکوت لە بەردەسایە کە ئەڕواتە سەر ئسکەنیەکەی یەکسەر ئەڕواتە سەر گۆرانیەکە و بڵاوە بێتەوە بەڵێ جیاواز لەمانە فەرهەنگۆکێکی پەنجالاپەڕەی لە ئاخرە بۆ ئەو وشانە کە حەسەن زیرەک لە گۆرانیەکانە بەکاری بردووە و کە تۆ نازانی مەبەستی چیە لەو وشە ئەتوانی لە ئاخرە و بە چاوەخشانین بە فەرهەنگۆکەکە دێت تێبگەی کە مەبەستی لە وشە چییە واتە شیکردنەوە بۆ هەموو وشەکانیش کراوە خەن شیکردنەوە بۆ وشەکانیش کراوە کارێکی تازەکاریە کە تا ئیسە نەکراوە لە بۆ گۆرانی بە تایبەت بۆ مامۆستا حەسەن زیرەک کە حەقی خۆیەتی ئەبێ ئەوە بووە ئەم کارەی بۆ بکرای زووتر بکرای بەڵام میسەکە کراوە لە بەردەستایە دەستی ئەو خۆش بەسپاس بۆ ئێوە بەڵاوەکە جوویسیەوە تایبەتە بە کتێبێکی هونەرمەندی کۆچکردوو حەسەن زیرەک بە ناوی ناڵەشکێنەوە کە ئەمە سەر جەمی ئامادەکاریەکانی بۆ کراوە هەم وەکو واتای وشەکانی و ئەو فەرهەنگی کە هەیە لە گۆرانەکانیدا هەم وەکو نۆتەی موزیکی هەم وەکو تێکستەکەش هەم وەکو بارکۆدەکەشی